کاکتۆر ئەم دایمەن ینی کێشەی ئەوەی هەیە لەگەڵ منە بۆ نەیەکێ لە کێشەکانی ترمان ئەوەیە کاتێک کە سوکاری من هەیە بۆ نە دایکمیە باوکمیە برایەکمیە بۆ ماڵمان خەریکە کوێرایی چاویدایە عفو هەمان شت دووبارە کردەوە خاتونجان وڵای تۆ قسە و ڕقە بەخوا عازمە بە کوێرایی چیدا ئەخە چۆنم بێ خەڵک وا بڵێ ئێ بڵێ پێی ناخۆشە باوکە جان خوشکی من بڵێ پێی ناخۆشە بەس تۆڵی کوێرایی داخر وڵای قسێ بە منیش بڵێ گەر واز نەبێ من ڕەت دەکەیمەوە لەبەرەوە بەو خوایەن چەند قسەکانی خۆش بێ ئەوەندە لای ئەوە خۆشەویستە بی یعنی من هەستەکەم پاکی بەریئی بەس قسەکانت ڕقە وشەکان هەڵبژێر وشەی جوانمانێ کچی من لە جیاتیەوە بڵێ کاتێ من کە سوکارم یە ئەم پێی ناخۆشە بڵێ زۆر زۆری پێ ناخۆشە کە سوکارمیە مەرحەبەیان ناکانی بە بەردەمیان ناڕوە ڕۆکا بۆ دیوا دەم و چاوی گژەکە بە خێراتنیان ناکە بۆ دایجان کار دکتۆریا من لە قاتی خوارەوەم ئەوان سەرەکەونە سەرۆ ئەبێ ئێمە پیرێژن و پیرەمێردێکین لە خوارەوە با ئەوان بێن خۆوان پێیان بخەنەوەێ با بێنە خوارەوە منش خزمەتێکیان کەم و بە خێراتنیەکیان کەم بۆ من بۆ قادرمان ناسەرکەوەمە سەرەوە بەشتی پێ بڵم خاتونجان لێرە لە 100 من لەگەڵ تۆم باوکە گیان حتا لە دینی شا خاتونجان ئەڵێ ئەگەر یەکێک ئەڕوا و یەکێ دانیشتو ئەوەی ئەڕوا بێ سەلام لەوی تر بکات حتا دین وامان پێڵە یعنی ئێسا ئەو بە ڕێزانە دانیشتون من بەلایەنە ڕۆم من سەلامیان لێ بکەم بەڵام ئەگەر من دانیشتم ئەوان هاتنەوسا یعنی معقولە بە بەردەمی ئەمان لە قاتی خوارەوەن عەرزیەکەن زەمینی تۆ لە قاتی سەرەوەی معقولە بە بەردەمی ئەوانایەن سەلامێ لەم ناکە یعنی تۆ ئەبێ ئەو گلەیە لە دایکیشەکەی لە کە سوکارێ بکەیت دەبا دایکیش سەلامێکی لێ بکردایە ئەرە خاتون چۆنی وەزعت چۆنە ئەم لاولایەکی ماچ کردایە قسەیەکی بکردایە شتێکی بکردا اینجا بزانە ئەم سەرەکەوتە سەرەوە بە خێراتنیە کردنیاننا بەس ئاخر تۆ بەلایەنە ئەڕۆ سەلامیان لێ ناکە تۆش بی وای دابنێ دشەکە و بەلاتایەت ژن برایە هەرچیەکە یە شوبراتە بەلاتایە سەرەکەی بۆ سەر و سەلامی لێن تخواچی دەخوێت توخوا با پێ بڵم ئەچی بە خێراتنی بکەی کاکتۆر ئەگەر مەجالم بێتی قسە بکەم ئاخر ئەزانی چی ئەم چەند جارێک خۆ ئەوان پێشتر قسەیان کردو لەگەڵ ئەمە یعنی چاکوچۆنیان لەگەڵ ئەم کردو بەڵام ئەم چونکە هەر ئەوە بۆ ڕووی گرژەکات و هەنێجا درگاکە پێوە داتەوانەیە کسە ینی ڕەتفعلی یەکسەر دەرئەکەوێت کە پێی ناخۆشە ئەوان هاتون ئەوانیشتر ینی چەند جارێک ئەمەی دووبارە کردو تۆ ئێستا ئەوانیش سەلامی لێ ناکەن بەڕاستی یعنی تۆ ئەتوێ پێم بڵێ پێشتر هاتووە چون سەلامیان لێ کردووە و چی و ئەم جوابی نیاونەتەوە شتی وا بووە نەوەڵا کاک دکتۆر درۆکە ئەوە چیتانەیەوە چی درۆکە باوکە گیان لا داوەڵای ئەو بڵێ وایە ئەو بڵێ وایە ئەمە خەڵەتەکانتان یەکەم شت باوکە گیان لەم ڕۆ بە دواوی ئەو شانە بگۆڕن بڵێ وان نییە بۆڵی درۆکە خوار هەمان شتەگەی معناکە یەکشتە بەس تۆ ێستا بە بووکە بڵێ درۆکە ئەویش بە تۆڵی درۆکە ئەخر بۆیە ئەو قسە ڕقانە ئەویشەکە لەواچێ تۆ شەر قسە و ڕق بێ بە شتێوەیە بڵێ وان نییە ئەم ئەڵێ دایکم برام هەر کەسێکی من پورم کەیەت پێشتر سەلامیان لێ کردووە تۆ چی دەرگاکە و داخستووە وان نیەمان وانە کاک دکتۆرگیان من چۆن دەرگا لە میواندا ئەخرێت جارە کەسی ئەمانیش بەس ئەم کەسی خۆی گرتو و مناڵەکانی خۆم کچەک کوڕەکانم هیچیان ناوێرم بچنە سەرەوە بۆ ماڵیان چکە بە خێراتینی ناکەن دەرگای لێ ناکەنەوە خەریکە شێتم بۆ براساکانی کاتێ من کچەکانی مێتەوە بۆ ماڵۆ ئەم نایاڵێ بێت یعنی دەرگا داخەو مناڵەکانیش نایاڵێ بێتە خوارەوە باوکە جان مناڵ تۆ چۆن ڕێی لێگریەوە جەرگێتی جەرگی جەرگم واللهی من جەرگی جەرگم لە مناڵەکەم خۆشترەوێ ئەوە حەقیقەتە تۆش خاتونجان ئیشەڵڵا تەمەنە درێژ بێ ئەگەیتە تەمەنی ئەو کاتە تۆش بووکە دەبێ هەیە شتێ پێ بڵم ئەو خوای ئێساگە ڕێزی بووکەکە و خەسوو نەگری سبەی نێبووکەکەش ڕێزی تۆ ناگرێ قانونی حیاتەوەکو فیزیاوایە ئەمە یەک دووەمیش تۆ مافن نییە ینی مافی تۆ نییە ڕێگری لە مناڵەکانە بکەیت چەند ڕقل لەو بێکە نابێ ڕقل لێ بێ بچنە خوار چاو مافی بەسەریانەوە جەرگی جەرگێتی باوکە جان بەڵێ فەرموو کاتوجا من ناڵێم ینی مناڵەکانم ڕخیان لە نەنکیان بێەوە خەتیش هانی ئەوەیان نادەم بەڕاستی بەڵام ئەوەی هەیە بۆ نەجاری ئەگەر من چاپۆکی بە مناڵەکانە بکێشم ئەمەی کا بە دەنگەدەنگ لەگەڵما ئەزانم خۆشوێن خۆ من دایکیانم من لەسەر تربێتی مناڵەکانم ئەگەر لە مناڵەکانم تووڕە بم بەس ئەوەی کا بکێشە لەگەڵما یەکێکی تریش لە کێشەکانی من ئەوەیە کە یەکێتر لە کێشەکانی ماڵی ئێمە ئەوەیە بەڕاستی ینی ژیانی لێ تێگاوین ئەوەیە ناوێنم قسێک لە لای مێر دەکەم کە یەکسەر چێ بۆ یەگێڕێتەوە یعنی ئەوە زۆر ناخۆشە بەڕاستی وای لێ هاتوو حتا ئەبێ بە چپە لە ماڵ و قسە بکەین جا تۆ ئەزانی چۆنە باوکە ئەوە ئەم بەرپرسیار نییە مێردەکە و بەرپرسیارە نابێت نهێنی نێوان ژن و مێرد بۆ کەسی سێم نەقڵ کرێت نابێت یعنی ئەبێ لێرە تۆ لەگەڵ هاوسەرەکە تا قسە بکەیت نەگەم تاوان بار بکەیت
هاوسەرەکە دەچێت قسەکان بۆ جێڕێتەوە ئەبێ کەسێتی مێردەکە و لەگەڵ یا مناقەشەکە بڵێ باوە جانەمە کێشەیەکمانە بێ با کێشەکە خۆمان چارەسەرکەین بۆی بێ چکە بیبە بۆ لای دایکی ئەکیت ئەوە شتێکی تەبیعیە دایکێ لایەنی کوڕەکە یەگری عاتفیان وایە بەڵێ ڕاستە هەردووکیان یەکە گرن یعنی بەڕاستی منەوەکو تاوانبارێک لەو بیننا دەرەکەوم هەروها شتێکی تر کە زۆر پێم ناخۆشە بەڕاستی ئەو یعنی دایمەن ئەوەی تێئبینم لە پشتی دەرگاکە ئاگام لێ لە خوار و گوێی لێگرتوین یعنی گوێ لە قسەکانمانەگری بۆ گوێمان لێگری بۆ تەمەنەوە تۆ یعنی بۆ گوێگری لە باتری ئەوەی پێی خۆش بێ ئێمە ژیانمان خۆش بێ بۆ حەزەکە کێشەمانە بێ بۆ قسە ئاگابینی من و مێردەکەم تێکایە لە کاتێکە ئەمە هیچ کێشەیەکمان نییە